دیارە لە هەموو ڕێوەک و پاراوێز خراوە بەڕاستی جگە لەوەی کە ئاوەکە پیسە جگە لەو ئاوەکە پیسە ئاوەکە شەڵناکە من بۆ خۆم ئەم شەو خەفەر بووم خەفەری چی خەفەریەوە نەکە لە داوامە خەفەریەوە کە سعات 3:30 بۆ 4 وتیانە 3 بۆ 4 هەڵێخین دانیشتم تاوەی کە ئاوەکاتەوە جگە لەوشە سعات سووا کارەبایان بڕیوە من گەنجێکم تەحمولی ئەو گەرما بکەم ئەی ئاخوو ئەوانەی کە مناڵن ساڵ 2 ساڵ ئەوە ئەبێ بەهۆی ئەوەی کە ماتۆڕەکەی هەڵکام و بەریدەی کشی بژێنەوە ئایا ئەو مناڵە بۆ ماوەی 2 ساعات ئەو هەموو گەرمای بێ تووشی چییە بێ بەڕاستی ئەم شارە هەموو لایەنەکانی ئەم شارە بەڕاستی زۆر کەم تەرخەبوون بەڕاستی جگە لەوەی کە هەموو پێشووتر لە بەرپرسەکانەوە پێشووتر ئێوە سەردانی لایەنەکانتان کردو بۆ چارەسەر و کێشەی ئاو کارەبا بە دڵنیایەوە سەردانی هەموو لایەنەکان کرا چەند جار پارێزگای سلێمانیش هار سەردانی دەربەنی خانی کرد پێشووتر بەحسا پرۆژەیە دەرچووە کە ئەو ئاوە پاکرێتەوە تاوکو ئێستا بە تاواتی پاک نکراوەتەوە جگە لە بەڵێن و وعد هیچێکی ترمان نەبیستووە ئیتر هەموو گەنجانی دەربەنی خان دەبینین کە 500 بۆ 600 گەنج من ئاواتمە خواست ئەو 600 گەنجە ڕێگەی مەگیان هەڵ نەبژاردایە باتیان لێرە داوای ماف و حەق خۆیان کردایە کە پێشووتریش داوای ماف و حەق خۆیان کراوە بەڕاستی تەنها وعد بۆ گوێیەکی تەواویان لێ نەگیراوە ئەگەر بەم شێوازە بێ ئاوی بێ کارەبایی بێموچەیی ناڕەحەتی ڕووبکاتە سەرجەم شارەکان دەربەندیخان بەڕاستی پشتی شێری بەرکەوتووە لە کۆچکردن پێشبینی ئەوەش ئەکرێت جگە لە گەنجان ئیدی عیلەکان کەسەکان بەرەودەرەوە بڕۆن ڕێگەی مەرگەڵ بژێن بۆ ئەوەی کە هیچ خزمەتگوزاریەک نەماوە من داوا لە هەموو دەسەڵات و بەرپرسەکانەکەم خوا ئەگەر پێتان ناکرێ کورسەکە جێبێنن گەنجانی تر هەن خەڵکی دیش هەن ئەگەر ناتوانانی خزمەتی نیشتیمانی بکەی ناتوانانی خار توشتی شار و وڵاتی خۆ بکەیت توخوا جێبێنە خۆت جێبێنی باشترە تا ئەوەی بە منەتێک جێبێڵێ ئەگەر خۆت هەر جێش ناوتەچێتە مێژووە نەک بە شێوازێکی ناڕەحەت وەکو بەرپرسەکانی تر وەکو وڵاتانی تر کە دیارن ئەیان بینی خۆیان پۆست بە پۆست کورسی بە کورسی ژیان بە شێوەیەکی ئاشی خزمەتی خەڵکەکەن بەڵام لای ئێمە لە سەرۆکەوە هەتا بەرپرس هەتا بەڕێوەبەرەکانمان چوینە سەر ئەو کورسێ جێ نایڵین بۆ لەبەرەوەی مەساعدی گیرفانی خۆمان تێ من خۆم یەکێکم لەو گەنجانی کە لەخوا بەزیای من ئەوە نیم سپاس کاکە ئێوەش بۆ بە هەمان شێوە بۆ ئەم خۆپشاندان هاتون یاخود لێرە نەفەرین وڵات باشە هاتون لێرە بربەستان بۆ دروستکەوە یاخود وەڵا هیچ نەئاوێ نە کارەبایە نە هیچ نادەن بۆ منێ تۆ خەڵکی کوێی وە کەلارم ناحیە ڕزگاری زۆر سپاس ئەی تۆ کاک والله ئێمە سیارەمان گیری خواردێ لەورە هاتینە وسکانێن لێنیە و بڕۆین و تۆ ئەرەوەن هەکار منە گەڕم بۆ لای تۆ دیارە ژماری گەنجان تا بێت ڕوو لە زیادبوون دەکەن وەکو لە ئێستادا بەرپرسانی ئیداری شارەکەش داوای هاتوونەتە ناو خۆپشاندانەکە قایمقامی قەزاکە لەناو خۆپشاندەرانە بەمبەستی گوێگرتن لە داواکاری خۆپشاندەران و خۆپشاندەران چەند داواکاریکیانێ وەکو پێشتر ئاماژەم پێدا کە ئەویش خۆی لە نەبوونی ئاو و هەروەها خراپی ئاو و هەروەها کەمی وەکو گەنجان خۆیان ئاماژیان پێدا کە کەمی خزمەتگوزاریەکە بەرەوکی ئەم شاری گرتووە و ئەو گەنجەی کە لە ئێستادا ئێمە لە دوانمان و بە هەمان باسیەوەی کرد کە ژمارێکی زۆر لە گەنجانی ئەم شارە بەهۆی بێکاری و بەهۆی کەمی خزمەتگوزاری بەهۆی کێشە و گرفتەکانەوە ڕێگەی کۆچیان هەڵبژاردووە من ئەگەر دەرفەتمان پێ بدەن ئەمەوە چەند هاوڵاتیکی تر بدوێنم کە ئامادەی خۆپشاندان بەڵێ دیاری فەرموو کاکە ئێوە بە هەمان شێوە